خێراتین جەناب دەکەم بۆ دروستکردن فیچەرە جوانە. من مەریوان عەلی محمود لە دایکبووی 1991 لە شاری سلێمانی. هەر لە سەرەتای مناڵی مەوانەیە خولیای هونەرە جەنگیەکان بووم لە تەمەنێکی زۆر کەمەوانەیە کە زۆر جار لە کۆڵان و لە دەرەوانێ تووشی چەندی شەڕ و شتە بووم، بەڵام کە هاتمە ماڵەوانەیە بەجددی سەرزەنش دەکرام و ئیتر نەبەزایم تاق و قووەی خۆم چۆن سەرف بکەم و لە چیا خاڵی بکەمەوانێ. بۆیە زۆر خولیای هونەرە جەنگیانە بووم، بەڵام سەرەتا ڕێگریەکی زۆرم لێکرا کە ناکرا ئەم هونەرانە بکەم، هەمە بنێم مەکتەب و خوێندنەوانێ و هەم بەوەی دووری ماڵمان لەو هۆڵی وەرزشیەکانەوانێ. تر سەرەتای دەستپێکردنیش مەگەڕێتەوانێ بۆ تەمەنی 18 ساڵ 19 ساڵی دەستم کرد بەم هونەرانە کە تۆزە تەمەنم گەورە بوو، گوێم پێ نایە یارمەتیان کەمکەمەیان، تاوەکو دەستم کرد بە هونەری جەنگی ئەمێمەی لای مامۆستا زانا حەربی کە سەرەتاش بە وەنەی شوێنی دووری و بڵێن جێگای ئەم هۆڵانەوە لێمەوانەیە ماوە دابڕام، بەڵام لە 2000 و نزیکی 13-14ەوە بە تەواوی خولیای ئەم هونەرانە چۆ مێشمەوانێ زۆر بەجددی تەمرینمە کرد تاو کاتە تاو کۆم تەمەنەیە سەش سوپاس بۆ خوا دانەبڕاوم کە توانیم چەندین سەرکەوتن و چەندین دەستکەوتی باش بەدەست بێنم و کە توانیم ئێستا وەکو ڕایەنەر لە هونەرەکەیە هەم وەکو یاریزانیش بتوانم وەکو یاریزانێکی پیشەگەریش درێژە بە هونەرەکەم بم. زۆربەی پاڵەوانێتەکانیشی ئەنجامم داون، زۆربەی زۆری لە دەرەوەی وڵات بووە یان بەرامبەرەکانم یاریزانی دەرەوەی وڵات بوونەیە خۆم چوم لە دەرەوە یاریم کردوکە ئەو وڵاتانەشی توانیمە بۆی بچم و لە توانای منە بۆ زیاتر وڵاتی ئێران و ئەفغانستان بوون کە چەندین دەستکەوتی باشم بەدەستهێناوە لەوێش لە ئاخیرەم پاڵەوانێتیان لە ئەفغانستان لە ئێمەمەیە لە سایلی ئێمەمەیە توانیم لەگەڵ یاریزانێکی ئەفغانی زۆر بەهێز یاریکەم دوای 3 ڕاوند یاریکردن بەداخەوە یاریەکانە بە یاریزانی بەرامبەرم کە لەناو ئەو شەڕ و بزودنەوەی تاڵیبان و ئەمانەیە بەڕاستی کەسێکی وایە کە غیرەتێکی تایبەتی هەبێ بڕا بۆ وڵاتە و لە ناویشانە شەڕکە لەگەڵ یاریزانێکی ئەوانە. سپاس بۆ خۆ من یاریەکی زۆر باشم کە خۆم هەر بە براوەش دانێم تاکو چونکە یاریەکی زۆر باشم کرد و بە هەموو قانون بە هەموو حەقێکیش من براوە بووم، بەڵام بەداخەوە یاریەکان نا بە یاریزانی بەرامبەرم بە کۆتاییاریشم لە ساڵی پارا بوو وابزام کردم بەرامبەر مامۆستایەکی یاریزانێکی زۆر باشی ئێمەمەی لە شاری ئەنبارە بە ناوی عوسمان عەیادەوە کە سوپاس بۆ خۆ دوای 3 ڕاوند یاریکردن لەگەڵ ئەتوانیم سەرکەوتن بەدەست بێنم بەسەریدا و ئێستاش حالیان حازرم بۆ پاڵەوانێتی بکرێت لە دەرەوەی بە تایبەتی عێراق بێ چۆ بەڕاستی لە ناوخۆیان تااقەتم نەماوە بەجددی یاری بکەم. چەند ساڵە خۆم میلاگەکەم و هەوڵەیەم و ماندووە بووم کە تا ئێستا هیچ پشگیریەک نەکراوم، هیچ یارمەتیە نەدراوم لە هەم ڕووی مادیەوە هەم لە ڕووی معنەویەوانێ کە بەداخەوە چەندی دیاریزانی تر هەیە کە ئیسپاتێکی بۆ نمونە وایان کردووە کە بتوانن خۆیان پێشکەن خۆیان بەرەو پێش بەرن، بەڵام من وەکو خۆم هیچ پشگیریەکی وا نەکراوم کە بتوانم یاریەکی باش بکەم لە دەرەوە یا پشگیریەکی مادیم کرێ بتوانم بە شوێنی تر یاریکەم. دەستکەوتەکانم مەگەڕێتەوانێ بۆ ساڵی 2014 کە یەکەم پاڵەوانێتی ئەنجامدا لە سایلی ئەمەمەی لە وەزنی 77 کیلۆگرامدا کە سوپاس بۆ خوا توانیم سەرکەوتن بەدەست بێنم و لە دوای 3 ڕاوند یاریکردن کە بۆ من سەرەتایی زۆر قورسیش بوو بەجددی، بەڵام سوپاس بۆ خوا توانیم سەرکەوتوو بم بەسەریدا. بەڵام لە پاش ئەو پاڵەوانێتیە چەندین پاڵەوانێتی ترم ئەنجامدا لە سایلی کیک بۆکسینگ و بۆکسینگ و ساندا و ئێمەمەی کە لە سەرجەمیانە سوپاس بۆ خوا سەرکەوتنێکی زۆر باشم بەدەست هێنا. دەنێک یاری شتەیەکەوت کە دووەڕان بڵێن دووەڕام و نەمەتوانین سەرکەوتوو بوو بەداخەوە لە چەند جارێ لە سایلی کیک بۆکسەکانە کە قەتێکی زۆرم لێکرا نەمەتوانین سەرکەوتن بەدەست هێنم و پلەیەکەم بەدەست بێنم، بەڵام لە ئێمەمەکەیە باشتر بووم چونکە سوپاس بۆ خوا هەم شەڕی عەرزیم باش بوو هەم شەڕ بەپێوە توانی بە جوانی شەڕێکی باشتر بکەم و پاڵەوانێتی زۆر باشترم کرد لە پاش ئەو ساڵە کە 2-3 جار ڤیزەشم داوای ڤیزەم کرد لە دەرەوە پاڵەوانێتی بکەم، بەڵام بەداخەوە ڤیزەکان بە نێوەی وڵاتەکەمان وڵاتێکی وانییە بۆ وەرگرتنی ڤیزە ڕەفزم بۆ هاتەوانێ. تر باشترین پاڵەوانێتیشم کردم لەگەڵ پاڵەوانێکی ئێرانیا بوو کە یاریەکە لەسەر پشتوێن بوو توانیم لە وەزنی 66 کیلۆگرامە سەرکەوتن بەدەست بێنم بە ماوەیەکی زۆر کەم. پاشان 1-2 تەسفیاتی ترم ئەنجامدا لە سایلی ئەمێمەی کە بۆ ڕێکخراوی CFL ئەو کاتە خۆم حازرە کرد کە یاریزانێکی زۆر باشم بەرکە و ئاخیر یاریم لە یاری CFL-ەکەیە کە یاریەکی بەهێز بوو هەم ڕیکۆردی جیهانی بوو
ئەم یاریێکی زۆر بێز پاڵەوانێکی ئێرانیم بەرکەوت کە سێ جار یەکەمی متەخەبی ئێران بوو چەندی پاڵەوانێتی لە چین و لە تایلەند و ئەمانە بەدەست هێنابوو. سپاس بۆ خۆتوانیم لە ماوەی 2 دقەیە زیاتر نەبوو 2 دقەیە کۆتایی پێ بێن متەفاوتی پێ بکەم. ئێستاش حالیان ئامادەم بۆ پاڵەوانێتی بەڵام پاڵەوانێتیەک کە تۆزێ بەهێز نەبێت و پاڵەوانەیە ڕیکۆرد نەبێت حەز ناکەم یاری زۆر سپاسی سپۆر میدیاکەم و دەستخۆشییان لێ یەکەم بۆ دروستکردنی فیچەرە جوانە هیوادارم سەرکەوتو بن و دەستخۆشیی تەواویان لێ یەکەم. من کە هاتمە ئەم قاعەیە سەرەتا هاتمە لای مامۆستا مەریوان و مامۆستاکی زۆر بە ئەزمونە و لە ماوەی مانگێکدا سوودێکی زۆر باشم بینیوە لە هونەرەکانی جەنگیدا و ئەم هونەرێکی بەرگریە لە کاتی دیفاعکردن کاتێک کەسێک شەڕ پێدەفرۆشێ لەسەر شەقام یاخود لە هەر شوێنێکی تر بێت. من هاتوومەتە لای مامۆستا مەریوان بە تەکنیک و شێوازێکی زۆر باش فێری وەرزشەکە دەکرێت.